پاش ئەوەی لە ڕوانگەی دڵسۆزیمان بۆ مامۆستایان و خوێندکارانی زانکۆ داواکاریەکمان ئاراستەی سەرۆکایەتی زانکۆ و ڕاگری بەشی ئێواران لە زانکۆمان کرد لابوونی چەندین حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە ناو خوێندکاراندا و داوامان لێکردن بۆ سەلامەتی گیانی هەمووان لانی کام بڕیاری ئۆپشناڵ و ئیختیاری واتە ئارەزومەندانە بدەن بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەکانی کۆرسی دووەم، بەڵام بەداخەوە داواکاریەکەمان لەلایەن زانکۆمانەوە بەرپەرش درایەوە. هەر بۆیە ئێمە وەک خوێندکارانی ئێوارانی سەرجەم بەشەکانی زانکۆ کە لە نووسراوەکەدا ناویان هاتووە و دواتر ئاماژەیان پێکەین بۆ سەلامەتی گیانی خۆمان و مامۆستایان و سەرجەم فەرمانبەران و خوێندکاران بایکۆتی تاقیکردنەوەکانی کۆرسی دووەم ڕادەگەیەنین و لە حاڵەتی هەبوونی تاقیکردنەوەکان بۆ هەر بەش و گروپێکی تر بە زۆرە ملێ و ناچاری ئەوان لە هەر حاڵەتێکی نالەباری تەندروستی سەرۆکایەتی زانکۆ و ڕاگرە بە ڕێزەکان بەرپرسیارن.